سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوازانی لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن ئەمڕۆ چوارشەممە 28 پوشبەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 19 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی دانیشتوانی ناوچە سنووریەکان لە ئازدۆخی خراپی ژیان، تێکدانی گوڵکۆی زەکەریا خەیاڵ لەلایەن حکوومەتەوە لا پیرانشار، کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی نەیشەکەری حەوتەپا، ناڕزایەتی لە ئاز شۆڵکردنی خانووی منداڵانی ناسر خۆسرۆ لە تاران، کوژرانی شارۆمەندێکی بەلوش بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ئێران شار، لە سەدارەدانی سێبەندکراو لە زیندانی قزڵ حستاری کەرەج، سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی سیاسی لە تاران، نیشەجێبوونی 20 ملیۆن ئێرانی لە ناوچەکانی ژێر مەترسی بوومەلەرزە و خۆپیشاندانی خەڵکی عێراق دژ بە سیاسەتاویەکانی تورکیا. درێژە هەواڵەکان ناڕزایەتی دانیشتوانی ناوچە سنووریەکان لە ئازدۆخی خراپی ژیان. بە پێڕاپۆرسەکان دانیشتوانی ناوچە سنووریەکانی کوردستان داوای کردنەوەی ڕێڕەوە کۆڵبەریە ڕێگەپێدراوەکان دەکەن و دەڵێن دەوڵەت چەند مانگ لەوە پێش بەڵێنی ساماندانی کۆڵبەران لە دەواازە سنووریەکانی دابوو، بەڵام هێشتا بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. کێشەی سەرەکی دانیشتوانی ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بێکاریە، بەڵام ڕژیمی سەرکۆدگەر نێتوانیوە هەلی کاریان بۆ بڕەخسێنێت و کاتێک ناچار بە کۆڵبەری دەبن لەلایەن حکوومەتەوە دەکەونە ژێر زەخت و دەدرێنە بەردەست ڕێژی گولە و گیانیان دەکەوێتە مەترسیەوە. بە وتەی هاونیشتمانیان قاچاقی سەرەکی لەلایەن ناوەندامنیەکان و لە ڕێگەی دەواازە و بەندەرە فەرمیەکانەوە دەکرێت، بەڵام کاتێک باسی ژیانی خەڵک دەکرێت حکوومەت بە بیانوی قاچاق سەرچاوێ داهاتی ژمارێکی زۆر لە دانیشتوانی ناوچە سنووریەکانی دەبڕێت و ڕێگە نادات ناوچەکە لە بواری ئابووری و کۆمەڵایەتیەوە گەشە بکات. پێشتر حکوومەت بە پێدانی کارتی کۆڵبەری ڕێگەی دەدا خەڵکی ناوچە سنووریەکان کۆمەڵێک کەلوپەلی ڕێگەپێدرا و هاوردە بکەن، بەڵام لە 2007ەوە ڕێڕەوە کۆڵبەریەکانی داخستووە و کارتێکی دیکەی پێداون کە تەنیا قازانجی بۆ بازرگانان و خاوەن کارتەکان هەیە و مانگانە تەنیا 400,000 تمەن ئەدەنە کۆڵبەران. تێکدانی گوڵکۆی زەکەریا خەیاڵ لەلایەن حکوومەتەوە لا پیرانشار. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی سێشەممە 27 پوشبەر بە کرێگیراوانی ڕژیم لە پیرانشار گۆڵکۆی هەمیشە زیندوو زەکەریا خەیاڵیان تێکدا. بە وتەی هاوڵاتیان ئەمە دووهەمین جارە بە کرێگیراوانی ڕژیم ئەو کردەوە قێزەوەنە ئەنجام دەدەن و تەنیا نەفرەت و تووڕەیی بنەماڵی دادخوازان و خەڵکی ئازادی خواز لە خۆیان زیاتر دەکەن. زەکەریا خەیاڵ شەوی 29 خەرمانانی 1401 و لە تەنیژ مەدرسەی شەوانە ڕۆژی کچان لە شەقامی 32 متری پیرانشار بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. برینداربوونی 7 کەس لە ڕووداوێکی هاتوچۆ لە قوڕوە. بەیانی سێشەممە 27 پوشبەر بەهۆی پێکجازانی نێوان دوو ئۆتۆمۆبیل لە مێحوەری دیزج قوڕوە 7 هاوڵاتی بە سەختی بریندار بوون. بە پێڕاپۆرسەکان جادەی قوڕوە بۆ هەمەدان چەندین پێچی نائستاندارد و پڕمەترسی تێدایە. حکوومەت 25 ساڵە بەڵێنی چاکسازی و بە ئۆتوبانکردنی ئەو مەحوەرە ترانزیتێ داوە، بەڵام هێشتا ئەو پرۆژەیە تەواو نەبووە و بە سەدان هاوڵاتی بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی گەندەڵی ڕژیم بوونەتە قوربانی. کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی نەیشەکەری حەوتەپا. ڕۆژی سێشەممە 27 پوشبەر کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەیشەکەری حەوتەپا با نوێنەرایەتی لە هاوکارەکانیان لە بەرزەم ناوەندە گەشەپێدان و چاکسازی سنایعی پەیوەندیداری ئەهواز کۆبوونەوە. بە پێڕاپۆرسەکان کرێکارانی نەیشەکەری حەوتەپا خوازیاری پێداچوونەوە بە یاسای ڕیزبەندی پیشەکان بوون و ڕایان گەیاند کە چاگەیشتن بە جاواکاریەکانیان درێژە بە کۆبوونەوە ئەدەن. شاینی باسەکە ڕۆژی ڕابردوو هاوکار لەگەڵ کۆبوونەوەی کرێکارانی حەوتەپا خانشینکراوانی کشوەری و کەمەندەمانیش دژ بە دۆخی خراپی معیشەت خۆپیشاندانیان کرد. ناڕزایەتی لە ئاز شۆڵکردنی خانووی منداڵانی ناسر خۆسرۆ لە تاران.
ڕۆژی سێشەممە 27 پوشبەر کۆمەڵێک لە یارمەتیدەرانی خانووی منداڵانی ناسر خسرۆی تاران دژ بە بڕیاری شارەزاری بۆ چۆڵکردنی ئەو ناوەندە ناڕزایەتیان دەربڕی. ڕۆژنامەی شەرق لە راپۆرتێکدا باسی لە وەرگرتنی حکمی جادگا لەلایەن شارەزاری بۆ چۆڵکردنی خانووی منداڵانی ناسر خسرۆ کە ناوەندێکی پەروەردەیە کردبوو. بە پێزانیاریەکان هاوکاریکان و یارمەتیدەرانی ئەو ناوەندە تا کۆتایی مانگی پوشبەر ماوەیان هەیە کە ئەو ساختمانە چۆڵ بکەن. شایانی باسەکە 20 ساڵ بەسەر کردنەوەی خانووی منداڵانی ناسر خسرۆ لە ناوچەی دوانزەی تاران تێپەڕ دەبێت و لەو ماوەیە لەلایەن ئەنجومەنی پشتیوانی لە منداڵان هەموو ژۆرە یارمەتیەکی ماڵی بەهداشتی و ئامۆزشی پێشکەش بە منداڵانی کار و بێسەرپەرستکراوە. ئەنجومەنی پشتیوانی لە منداڵان هاودەنگ لەگەڵ چالاکانی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا هەوڵەکانی عەلیڕەزا زاکانی شارەزاری تاران بۆ داخستنی ئەو ناوەندەیان بە توندی شەرمەزار کرد. کوژرانی شارۆمەندێکی بەلووش بە چەقەی هێزەکانی ڕژیم لە ئێرانشار. شەوی سێشەممە 27 پوشبەر لیباس شەخسیەکانی ڕژیم لە ئێرانشاری بەلوچستان هاوڵاتیەکیان بە ناوی یاسر ڕیگی تەمەن 27 ساڵ تیرۆر کرد. بە پێزانیاریەکان هێزە لیباس شەخسیەکانی ڕژیم ناسر ڕیگیان لە بەرزەم خانوویەک لە شەقامی ئیمام عەلی ئێرانشار داوەتە بەردەست ڕێژی گولا. ناوبراو پاژە و هێرشە بە سەختی بریندار و دوای گواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستاوە. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان برای بچووکی ناسر لەلایەن هێرشبەرانەوە ڕەفێنراوە و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لە بەردەستانە. لە سێدارەزانی سێ بەندکراو لە زیندانی قزڵ حەساری کەرەج. ڕۆژی سێشەممە 27 پوشبەر حکمی عەزامی سێ بەندکراو بە ناوەکانی سەید مەنسوور سەیدی، موسلێم هەواسی و سیامەک حەیاتبینی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی قزڵ حەساری کەرەج جێبەجێکرا. بە پێڕاپۆرتەکان موسلێم هەواسی خەڵکی کوهدەشت لە ساڵی 92 هەساوی هاوڕێ لەگەڵ 5 کەسی دیکە لەوانە برایەکی بە ناوی حسەین هەواسی لە پەروەندەیەکی هاوبەشدا بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئەعدام مەحکوم کرا. هەروەها سیامەک حەیاتبینی تەمەن 35 ساڵ و خەڵکی کوهدەشت 5 ساڵ لەوە پێش و سەید مەنسوور سەیدی خەڵکی تاران 12 ساڵ لەوە پێش بە هەمان تۆمەت بە ئەعدام مەحکوم کرابوون. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی سیاسی لە تاران. بە پێ راپۆرسەکان چالاکێکی سیاسی خەڵکی تاران بە ناوی مەجید تەوەکۆلی لەلایەن لەقی 28 دادگای انقلابی تارانەوە بە زیندان مەحکوم کراوە. بە پێ حکمی لەقی 28 دادگای انقلابی تاران مەجید تەوەکۆلی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 5 ساڵ و بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعەزیری مەحکوم کراوە. هەروەها ناوبراو بە 2 ساڵ قەدەغەی چالاکی لە فەزای مەجازی و 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە تاران و 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات مەحکوم کراوە. نیشتەجێبوونی 20 ملیۆن ئێرانی لە ناوچەکانی ژێر مەترسی بوومە لەرزە. ڕۆژنامەی ئیعتماد ڕۆژی دووشەممە 26 پوشبەر لە راپۆرتێکدا ڕاگەیاند کە 20 ملیۆن کەس لە جەمعیەتی ئێران لە شوێنە نائستاندارد و پڕمەترسیەکانی بوومە لەرزەدا دەژین. بە وتەی بەرپرسانی وەزارەتی ڕێگەوبان و شارسازی ئەم ڕووبەرە کە 667,000 هەکتار دەبێت زیاتر لە 6,670,000 ماڵ و 20 ملیۆن کەس لە خۆ دەگرێت و بەڕوونی 10 ملیۆن کەس لەو ڕێژەیە لە 2,700,000 بینای پرتوکەودا دەژین. بە پەیامارەکان لە ئێستادا نزیکەی 32,000 هەکتار بینای کۆن و مێژوویی لە 200 شار و 60,000 هەکتار لەو بینانە ئێستانداردانە لە 540 شاری ئێراندا هەڵکەوتون بوونەتە پەناگایکی نائەمن و مەترسیزار بۆ خەڵک. ناڕزایەتی کرێکارانی کاستاریکا دژ بە خصوصی سازی دەرمان. ڕۆژی سێشەممە 27 پوشبەر هەزاران کرێکار و خوێندکاری خەڵکی وڵاتی کاستاریکا لە ڕێپێوانێکی گەورەدا دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتی خصوصی سازی سندوقی تەمین اجتماعی
بێهداشتی گشتی و پرۆسەی خانەنشینی نیشاندا. ئەو ڕێپێوانە لە ئەمریکای لاتین بە دوای 2 مانگرتنی گەورەی پێرسۆنەلی بێهداشت و دەرمان لە چەند هەفتەی ڕابردوو دژ بە خصوصی سازی سیستمی پەروەردە لە مەدرسە و زانکۆکان ئەنجامدراوە. جێگە ئاماژەیەکە دەوڵەتی کاستاریکا دەستی کردووە بە گۆڕانکاری سیاسەتی ئابوورینی ئەوبراری لەو وڵاتە و بەم بۆنەوە دۆخی معیشەتی خەڵکی خستوەتە مەترسیەوە. دووە هەواڵ خۆپیشاندانی خەڵکی عێراق دژ بە سیاسەتاویەکانی تورکیا. بەشێک لە دانیشتوانی بەغدا ڕۆژی سێشەممە 27 پوشبەر لە دژی کەمی ئاوی خواردنەوە چوونە سەر شەقامەکان و دەوڵەتی تورکیایان بە بەرپرسی خێرانی کەم ئاوی زانی. ناڕازیان دەڵێن بەهۆی کەم ئاویەوە زەویە کشتوکاڵیەکانمان وشک بوون و بەهۆی سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا ئاو بەرقمان نییە و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. بەشێک لە خۆپیشاندەران داوایان لە دەوڵەتی عێراق کرد هاوردەکردنی شتومەک و کەلوپەلی تورکی وەک کارزانەوەیەک بەرامبەر بە دەوڵەتی وڵاتە قەدەغە بکات. جێگەی ئاماژەیەکە لێژنەیە کشتوکاڵ و ئاودەری پەرلەمانی عێراق ڕایگەاندووەکە بەهۆی کەم ئاوی وشکە ساڵیەوە بە بیابانبوون 70% زیادی کردووە. ئەو زەویانەشی بە کەڵکی کشتوکاڵ دێن لە 8 ملیۆن دۆنم بۆ 14 ملیۆن دۆنم زەوی کەمی کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و وەسف.